دەنگی کوردستانی ئەم کاتتان باش بیستەرانی هێزان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی کاتژمێر دووتان پێشکەش دەکەین. لەگەڵمان بن. پارێزگاری شەرناخ هەرێمەکانی سەربان ناوچەی ئەلکێ، پەرتەڤین، میرکتک، کارچانە، کاتۆ و ئایرانجی وەک هەرێمی ئاسایشی کاتی ڕاگەاندووە. بە پێی زانیاریەکان بۆ ماوەی 9 ڕۆژ قەدەغەی هاتوچوو لەو هەرێمانە ڕاگەاندراوە. قەدەغەکردنەکە لە 7 تەمووزەوە دەست پێ دەکات و تاوەکو 25 تەمووزیش بەردەوام دەبێت. کۆبوونەوەی شاندی ئیمراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی کالا پەروین بولدان، مدحەت سەنجار و فایق ئۆزگۆر ئۆرۆل پێکدێن لە هۆڵی فراکسیۆنی مەهەپا لە پەرلەمان لەگەڵ دەوڵەت باخچەلی سەرۆکی مەهەپا دەستی پێکردووە. کۆبوونەوەکە دوور لە چاوی میدیاکان بەڕێوە دەچێت و باس دەکرێت کە دوای کۆبوونەوەکە کۆنگرێکی ڕۆژنامەوانی لەبارەی ناوەڕۆکی کۆبوونەوەکەوە ئەنجام دەدرێت. هەر ئەمڕۆ لە وەزارەتی دادیش کۆبوونەوەی شاندی ئیمراڵی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی لەگەڵ یەڵماز تۆنج وەزیری دادی تورکیا ئەنجام درا و لە کۆبوونەوەکە لەگەڵ وەزیری داد باس لە زیندانیانی نەخۆش و بڕیارەکانی دادگای مافی مرۆڤی ئەوروپا و ڕێکارە یاساییەکان دوای مەراسیمی لەناوبردننی چەک لەلایەن پەکەکەوە کراوە. دوابە دوای ئەو دیدارە لەگەڵ یەڵماز تۆنج شاندی ئیمراڵی ئەنجامیدا، شاندی ئیمراڵی لەگەڵ ئەحمەد داودۆغڵو سەرۆکی پارتی ئایندەش کۆبووەتەوە. بە پێی زانیاریەکان کەمێک پێش ئێستا فڕۆکێکی بێفڕۆکەوان لە نزیک کێڵگەی نەوتی بای حەسەن لە سنووری شاری کەرکووک کەوتۆتە خوارەوە. تا ئێستا هیچ گروپ و لایەنێک بەرپرسیارەتی خۆی لە هێرشکردنە سەر کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان ئاشکرا نەکردووە. ئەو لە کاتێکدایە بە 4 درۆنی بۆم ڕێژکرا و چەند کێڵگەیەکی نەوتی لە سنووری دهۆک و هەولێر بردومان کراون. کۆمپانیای گاڵفکیستۆنی ئەمریکی بڵاوی کردوێتەوە بەهۆی هێرشی سەرکێڵگە نەوتیەکانی نزیک لێمانەوە ڕێشوێنی پێشوەختەمان بۆ پاراستنی کارمەند و شوێنەکانمان گرتوۆتە بەر و بە شێوەیەکی کاتی بەرهەمهێنانی نەوت ڕادەگرین. کۆمپانیاکە سەبارەت بە ڕاگررتنی بەرهەمهێنانی نەوت بەهۆی درۆشە هێرشە درۆنیەکانەوە بەیاننامێکیشی بڵاو کردوێتەوە و جێ ئاماژەیەکە کۆمپانیای DNOش نۆروێجی ڕایگەاندبوو کە بەهۆی هێرشە درۆنیەکانەوە بەرهەمهێنانی نەوتیان لا سنووری زاخۆ ڕاگرتووە. چومانە غەلای وتەبێژی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکانی عێراق سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردن و وادەی ئاشکراکردنی ژمارەی لیست و کاندیداکان ڕایگەاندووە لە 5 ئابدا تیرروپشک بۆ ژماری هاوپەیمانی و حیزب و کاندیدە سەربەخۆکان دەکرێت و بۆ ئەو مەبەستە لێژنەیەکیشیان پێکێناوە. هەروەها جومانە غەلای دەشڵێت کۆمسیۆن پێویستی بە 15 ڕۆژە بۆ تاوکردنی پێداچوونەوە بە زانیاریەکانی هەموو هاوپەیمانیەکان، تاوکردنی پێداچوونەوە بە زانیاریەکانی کاندیداکانیش. باسی لەوەش کردووە کە کۆمسیۆن بەردەوامە لە کارەکانی بۆ ئەنجامدانی هەڵبژارنەکان لە 11 تشرینی دووەمی ئەم ساڵ و هەروە چەند کۆبوونەوەیەکیش لەگەڵ لێژنەی ئەمنی وەک بەشێک لە ئامادەکارەکانی کۆمسیۆن بۆ دەستەبەرکردنی تەواوی پرۆسەی هەڵبژاردن ئەنجام درراوە. پێشتریش کۆمسیۆن کاندید و حیزب و هاوپەیمانەکانی ئاگادار کردوێتەوە کە لەوەی کە پێش وادەی دەستپێکردنی بانگەشی هەڵبژاردن دەست بە بانگەشە بکەن لە بەرامبەردا ڕوبەڕووی سزا دەکرێنەوە.
پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک بابۆنەی 14هەمین ساڵیادی داستانی قەندیل کە بەرامبەر هێرشی دەوڵەتی ئێران لە 16 تەمووزی 2011 دەستی پێکرد ڕاگەیاندراوێکی بڵاو کردوێتەوە و پەژاک وێڵای ئاماژەدان بە ئامانج و بەرنامە جینوسایدیەکانی دەوڵەتی ئێران دژی کورد لەم هێرشە بەرفراوانانەدا یادی شەهیدان فەرماندە سمکۆ سەرهەڵدان عەگیت سنە ساریا زەردەش بەرفین چلچەمە هاورە شەهیدەکانی تریشی کە لە پرۆسێکی شکست پێهێنانی ئەم هێرشانەی دەوڵەتی ئێراندا ڕۆڵێکی مێژویان هەبووە بە پێزانینەوە یادیانی کردەوە و ڕایگەاندووە شەهیدانمان ڕێگەکەیان لە بەردەمماندا کردوتەوە کە ڕۆشنبیرانە و قوربانی دەرانە با فیداکاری چراکەیان داگیرسن. پەژاک لە بەشێکی تری ڕاگەیاندراوەکەیدا ئاماژە با دەستکەوتەکانی داستانی قەندیل دەکات و دەڵێت داستانی قەندیل خاوەنی دەستکەوت گەلێک بوو کە پێشکەوتنی لە بەرگری ڕەوا و ڕێکخراوەی مەدەنی بەدەستهێنا و دەرەنجامە مەزنەکانی لا شۆڕشی ژنی ئازادیدا ڕەنگیدایەوە. هەروەها لە بەشێکی تری ڕاگەیاندراوەکە داهاتووە ڕژێمی ئێران لە 16 تەمووزی 2011 بە ئامانجی گەیشتنە دوایین سەرکەوتن لە سیاسەت و بەرنامە جینوسایدیەکانی دژی گەلی کورد هێرشی کردە سەر چیاکانی قەندیل و دڵی تێکۆشانی گەلەکەمان لە سای بەرگریکردنی هێزی بەرخۆدێر و فیدایەکانی گەریلادا ئەم هێرشە بەرفراوانە پوچەڵکرانەوە و شکستیان پێهێنرا. پەژاک ڕای دەگەێنێت لە 14هەمین ساڵیادی ئەم داستانە مەزنەدا یاد و یادەوەری شەهیدان بە ڕێز و پێزانینەوە دەکەینەوە و داستانی قەندیل دەستکەوت گەلێکی بەدی هێنا کە ئەمڕۆ بتوانین بەرەو چارەسەری دیموکراتیکی پرسی کورد هەنگاو بنین. هەروەها لە بەشێکی تری ڕاگەیاندراوەکە داهاتووە داستانی قەندیل سەلماندی کە بژاردەی سەربازی لە دژی پرسی کورد بژاردەیەکی گونجاو و سەرکەوتونیە بەڵکو پرسی کورد پرسێکی سیاسی و دەکرێت با ڕێکاری دیموکراتی چارەسەر بکرێت. لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیشدا پەژاک لە کەسێتی شەهیدانی داستانی قەندیلدا یادی هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری کردووەتەوە و ڕایدەگەێنێت وەک پەژاک با ڕێز و پێزانینەوە لە کەسێتی شەهیدانی داستانی قەندیل یادی هەموو شەهیدانی ڕێگای ڕزگاری دەکەینەوە. جەدەکە سوئیسرا دەربارەی مەراسمی لە ناوبردننی چەک لەلایەن گروپی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکەوە ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە بە هەنگاوێکی مێژووی پێناسی کردووە. دەشڵێت ئەم هەنگاوە واتادارە نیشانی دەدات کە تێکۆشانی ئازادی و دیموکراسی گەلەکەمان گەیشتووەتە قۆناغێکی نوێ و ئیرادی چارەسەری دیموکراتیکی کۆنکرێتی بووەتەوە. هەروەها دەشڵێت شەڕوانانی ئازادی با دڵسۆزی خۆیان بۆ پارادەیمی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەرۆجەلان چەکەکانیان با ئیرادەی خۆیان لەناو بردو ڕایانگەیان لە مودووە لە سەرزەمینەی سیاسەتی دیموکراتیک و یاسایی درێژە بە تێکۆشانمان دەدەین. جەدەکە سوئیسرا پشتگیری بۆ هەنگاوەکە نیشان دەدات و دەڵێت وەک ڕێگەیەکی ڕاست و مرۆیی بۆ ئایندەی گەلەکەمانی دەبینین. هەروەها بانگەوازیش لە ژنان و گەنجان و گەلی کورد دەکات خاوەنداری لە پرۆسە مێژوویەکە بکەن و دەڵێت وازادی ڕێبەرۆجەلان و چارەسەری پرسی کورد پشتیوانی بەهێزی خۆتان نیشان بدەن. مجتەبا قارەمانی سەرۆکی دەسەڵاتی دادوەری پارێزگای هورموزگان لە باشووری ئێران سەبارەت بە دەست بەسەرداگرتنی کەشتێکی نەوت هەڵگەر بۆ میدیاکانی وڵاتەکەی ڕایگەیاند کەشتێکی بیانی لە دەریای عومان و لە ناو سنوورە ئاویەکانی ئێران بە تۆمەتی هەڵگرتنی 2 ملیۆن لیتر سوتەمەنی قاچاق و نەبوونی بەڵگەنامەی یاسایی پەیوەست بە پاری کەشتێکەوە لەلایەن هێزە سەربازیەکانی ئێرانەوە دەستی بەسەرداگیراوە. ئاماژە بۆش دەکات کە 7 کەس لە ستافی کەشتێکەدا لەلایەن هێزی دەریایی ئێرانەوە دەست بەسەر کراون و کەشتێکەش بۆ بەندەری جاسک لە پارێزگای هورموزگان گوێزراوەتەوە. تا ئێستا ناسنامەی ئەو کەشتیە ئاشکرا نەبوو و دیار نییە چ وڵاتێک خاوەنی کەشتێکەیە و ئەو 7 کەسەش کێن. وتەبێژی سوپای ئیسرائیل ڕایگەیاند کەمێک پێش ئێستا سوپای ئیسرائیل دەواازی بارگای کەشتی ئەرکانی سوپای سەر بە وزارەتی ناوخۆی حکوومەتی کارتی سووریای
بردومان کردووە و تەبێژی سوپای ئیسرائیل ڕایگەیاندووە کە دەربارەی بردومانکردنی بنکەیەک لا دیمەشقی پایتەختی سووریا ڕایگەیاندووە کەمێک پێش ئێستا سوپای وڵاتەکەمان دەواازەی بارەگای کەشتی ئەرکانی سوپای سەر بە وزارەتی ناوخۆی حکوومەتی کاتی سووریای بردومان کردو و دەشلە سوپای ئیسرائیل باوردی چاودێری گۆڕانکاریەکان و پێشلکاریەکانی دیمەشق دەکا بەرامبەر بە پێکاتە دەروزیەکان لە پارێزگای سویدا دەشلێت سوپای ئیسرائیل بە مەبەستی پاراستنی ئەو پێکاتەیە خۆی بۆ سناریۆی جیاواز ئامادە کردووە. جیاماژەیە ماوەی 4 ڕۆژە گرژی و ئاڵۆزی لە شاری سۆوەیدا هەیە و بەهۆیەوە سەدان کەس کوژرا و بریندار بوون. ئیدارەی خۆبەڕێوەبەری دیموکراتیکی کانتۆنی فرات لە کۆبانی دەربارەی هێرشەکانی سەر سۆوێدا ڕاگەیاندراوێکی بازرگانەکانی کوردی و عەرەبی بڵاو کردەوە. لە ڕاگەیاندراوەکەدا باسلەوە کراوە کە ئەم هێرشانە بۆ سەر خەڵکی سوێدا زیانی بۆ تەواوی سووریا دەبێت و ئاماژە بۆش دەکەن کە ئەوان بە توندی ئیدانەی ئەم پێشلکاریانە بۆ سەر گەلانی سووریا دەکەن. هەروە لە ڕاگەیاندراوەکەیشدا داوا لە دەسەڵاتی کاتیکرا کە بە ئەرکی خۆی هەستێت و کۆتایی بە قڕکاریەکانی سەردەروزیەکان بهێنێت. گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.